بانگوازن ناوەندە هاوکاری ئەزهاب کوردستان ئێران گەلان ئازادی خوازە ئێران خەڵکە تێک و شەر و خەباتکارە کوردستان اتفاقی لە ئابان مانگنەوە دەهشت جارێتر نیشاندا کە ڕژیم دیکتاتۆر ئیسلامی جوورە هەمیشە لە وەرانوەر داواکاریەی لە حەقوازانەی وەرچەو وە گشتی خەڵکی ئێران تەنیا هەڕەشە و زوانە سەرکوت و قەتڵام شناسی هەروە و دەلیلیش ئێترازەی حەقوازانەی خەڵکی ئێران و توندی سەرکوب کریا و خیاوانەی لە شوونەی لە گشتی و شارەی لە جووروا جوورە ئێران و کوردستان و خوێنە ڕوڵەی لە عەزیز و ئازادی خوازمان قرمز کریا ڕژیمە کومارە ئیسلامی ئێران لە سەرکوب دەڕەندانەی ئیجارێژە سەدها کەس لە جوانەی لمان کوشت هەزاران کەس زەخمی کردیان هەزاران کەس تریشەم دەستگیر کردیان و فرێک لە لیان هەنووزیش ئازاد نەکریانە دەلیلەی تند و تیژی و سەرکوب خوێناویە نیشان دێ کە ڕژیم ئیسلامی لە متحد بوێن و گشتی بوێنە جمشەیل و ناڕزایەتیەی لە حەقوازانەی ملەتەیل و ئەقشار جووروا جوورە ئێران ترسە فرێک دیری خەڵکی ئێران وە تایبەت ملەتە ستەمدیدە و هەژارە کوردستان جارێکتر و ئێترازات ئابان مانگ ئرادەی حەقوازانە و مبارزاتی خۆیان لە دژە سەرانە ڕژیم دەڕەندەی ئیسلامی نیشاندان و سابت کردن توانە مبارزاتی بێترس و واهمە لە وەرانوەر ئی ڕژیم دەڕەندە دێرن جمشەیل ئێترازی و حەقوازانەی خەڵکە کوردستان نەتەنیا سەرکوب نەکریا بەڵکە ئرادەیان فرە و فرەتر بی ڕێڕەسین و حەق ئازادی خوازیان و تا ئاخریش ئەدامە دێری کوردستان لە مدەتە چواردەها لە ژێر دەسەڵاتە ڕژیم دیکتاتۆرە ئیران و دەلیل داواکاریە حەقوازانیان هەمیشە ناوچەیەک ئەمنیەتی بیە و مەورد ستەم قەرارگیریاس ئیجارەیشەم لە ئێترازات ئابان مانگە خوێنە فرێک پێشکەش و ڕێ ئازادی کریا سەرکوت خوێناوی ئێترازات و تایبەت لە شارەی لە کرماشان سەنەندەژ جوان ڕوو مەریوان و شارەی لە ترە کوردستان نیشاندا کە ڕژیم ئیسلامی ئێران دەستە خۆی ئاوڕەتر دیێڕای سەرکوب بە خەڵکە کوردستان گیان لە دەستانە دو کووربەرە تازە جوانە خەڵکە ئابادینێ سەر و شار مەریوان کە وە سەرمان لە تەتەی هەورامان لە ژێر وەفر و ڕەقیان بردووە و ئاینە نەمایەکتر لە سیاسەتە زدە بەشەریە جمهوری ئیسلامی وە کوردستان بی کە زەخمی تر خستە سەر نیشتمانمان خەڵکە تێک و شەر و مبارزە کوردستان بەناوە داواکاری گشتی بانگەوازێک سەراسەری قەرارە لە ڕۆژە پەنجمە دەیمان بکرێت و فرسەتێک ئەڕای هاوخەمی وەگەردە بنە ماڵی قوربانیانە ئێترازاتە ئابان مانگ و ئێران و فرسەتێک ترە ئەڕای ئەبرازە ناڕزایەتی مەردمی و دژە ڕژیمە کۆنەپەرست ناوەندە هاوکاری ئەزهابە کوردستانە ئێران لە خەڵکە کوردستان توی کرد لە ڕۆژە پەنجمە دەیمان زمنە هاوخەمی وەگەردە بنە ماڵەی قوربانیانە ئێترازاتە ئابان مانگ و بەردگردن یادە ئەو ئەزیزانە کە وە ئرادەیە قەویتر لە هاوبەشی خۆمان جارێتر داواکاری حەقوازانەی خۆمان نیشان بێم و لە ڕژیمە کۆنەپەرست ئیسلامی ئێران ئێلام بکەین کە ملەتە کوردستان هیچ وەخت سەنگەر مبارزە چۆڵ نیەکەین ناوەندە هاوکاری وە شێوەی دیار و وەرچاو داوا لە خەڵکێک کە ڕۆژە پەنجشەمە پەنجە دەیمان ساعتە سێ دوێنی مەڕوو لەسەر خیاوان و شوونەی لە گشتی و بازار و سەرکار 5 دقە ئەڕای بەرزگردن و احترام و یاد قوربانیان ئابان مانگ و سەرپا و بێدەنگی بوسیان و لە هەر شێوەیەکتر یادی لەو ئەزیزانە بکەین سەردانە و بنەماڵانە کە گیانە ڕوڵەکانیان و دەستانە هەروەها سەردانە بنەماڵەی زندانیان و بریندارەکان کەین و ئەرادەی مبارزاتی و هاودەردی خۆمان و ئەوان نیشان بین چالاکی تەبلیغی و نووسان و بڵاوکردنەوەی شوعار خیاوان و جایی لە گشتی کەیم لە سەنگەرە مبارزە و دژە ڕژیم ئیسلامی ئێران ناوەندە هاوکاری ئەزهابە کوردستانە ئێران 2 ئابان مانگ 1398